لە دوای وەستانی بۆ ماوەی چەند ڕۆژێک ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەستی پێکردەوە و گوندی مەهانە لە میحوەری مەخمور لەلایەن سوپای عێراق و چەکدارانی حەشدی وەتەنیەوە کۆنتڕۆڵ کرایەوە. هێرشەکە لە دوو قۆڵەوە ئەنجام درا و چەکدارانی داعش لە گوندەکە هیچ بەرگریەکیان نەکرد و تەرمیدا چەکداریان لە گوندەکە بەجێ مابوو کە لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە بردومان کرابوون. هەروەها هێزەکانی پێشمەرگە وەک هەواڵگری هاوکاری ئۆپراسیۆنەکەیان کرد. دوونێکە لە عملیات نینەوە ئەمرێک دەرچوو لە گوندی مەهانە ئازاد بکرێ. دوو لیوا دەست نیشانکران لیوای 72 لیوای 91 کە بەرەبەیان سعات ئەفتاتین بە دوو قۆڕەوە لۆ گوندی مەهانە. سعات ئەفتاتین تا سعات 9 داخلین، 2 سعات مقاومەیان هەبوو داخلی گوندی من. دوو ئینتیعاری هات، ئینتیعاریشان تەنکەر بوو فڕۆکەکانی هاوپەیمانە لێیدا. یەکێکیان فۆرد بوو بە گوڵی ئارپێسی تەقیەوە. زیانی ئێمە هیچ نەبوو لە خۆی بە زیاد بی. ئەو گوندەی کە ئێستا لە پشتی بنەوەی گوندی ماهانەیە کە بەیانی ئەمڕۆ لە ئۆپراسیۆنەکەدا لەلایەن سوپای عێراقەوە کۆنتڕۆڵ کراوەتەوە. ئەو گوندە لە دوو قۆڵەوە لە گوندی کودیلەوە لە گوندی خەربەردانەوە لەلایەن سوپای عێراقەوە هێرشی بۆ کراتوانیان لە ماوەی دوو کاتژمێرە کۆنتڕۆڵی بکەنەوە. ژمارەیەک تەرمی چەکدار لە نێو چەکدارانی داعش لە نێو گوندەکەدا بەجێماوە. لە ئێستاشدا تەقە دەکرێت لەلایەن چەکدارانی داعشەوە کە چوونەتە دەرەوەی گوندەکە لە نزیک گوندەکەەوە تەقە دەکەن و سوپای عێراقیش وە فڕۆکانی هاوپەیمانانیش بە بەردەوامی بردومان دەکەن. ئەوەی کە دەبینین ئەو تەپوتۆزە بردومانەوە ئەو تەقانەیە کە لە نێو گوندەکەدا هەیە. استعدت القوات المشتركة العراقية ئامادەیی هێزی هاوبەشی عێراقی و هێزی حەشدی شەعبی بە هاوکاری هێزەکانی پێشمەرگە توانیمان ئەو ناوچەیە کۆنتڕۆڵ بکەینەوە کە داعش دەستی بەسەر داگرتە بوو. ژمارەیەکمان لێیان کوشتووە و فڕۆکەکانیش چەند ئۆتۆمبیلێکیان تەقاندوتەوە کە بۆم ڕێژکراو بوونە. كثيرا قتلت وطيران قصف منهم گوندی ماهانە نزیکە لە مەفرەقی حاجی عەلی کە ئێستا شوێنێکی گرنگە بۆ چەکدارانی داعش چونکە ڕێگەی سەرەکیە بۆ چوونە ناو شاری مووسڵ. هەرچەندە بەبێ بەرگری داعش گوندەکەی چۆڵ کرد، بەڵام دواتر لە نزیک گوندەکەوە دەستیان بە تەقەکردن و هێرشکردن کرد و سەرجەم هێرشەکان بێئەنجام بوون. بقيادة العمليات النينوى هجمنا على قرية المهانة. وەک فەرماندەی ئۆپراسیۆنی نینەوە هێرشمان کرد بۆ سەر گوندی مەهانە. لە کات هێرشەکانماندا ژمارەیەک بۆمبیان دانابوو. تا ڕادەیەک ئاستەنگ بوو بۆ بەرەو پێشچوونەکانمان، بەڵام ئێستا بە تەواوەتی کۆنتڕۆڵ کراوەتەوە و لە ژێردەستی هێزەکانی سوپای عێراقدایە. القرية صار كلها بيد الجيش وما به أي شيء. داعش لە ڕێگەی دوو ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوەوە هێرشی بۆ سەر سوپای عێراق هێنا، بەڵام پێشگەشتنیان بە سەنگەرەکان لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە تەقێنرانەوە. سوپای عێراق ماوەی زیاتر لە مانجێکە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵی دەست پێ کردووە، بەڵام تا ئێستا تەنها 4 گوندی بەبێ بەرگری کۆنتڕۆڵ کردوێتەوە. دوای ڕاوەستانی پرۆسی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بۆ چەند ڕۆژێ ئەمڕۆ دەستی پێکردەوە و 4ەم گوندی لە پلانەکەیدا کە گوندی ماهانە بوو کۆنتڕۆڵ کردەوە. یەشقادر NRT نزیک گوندی ماهانە لە میحوەری مەخمور.